نستعينه ونستغفره ونعوذ بالله تعالى من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وعلى آله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، عباد الله، إن المجتمع الإسلامي قائم على التعاون على البر والتقوى، كما قال تعالى: وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. ومن هذا التعاون أن تأخذ بيد أخيك المسلم إلى الخير، وأن تحذره من الشر كي يسعد في الدنيا والآخرة، وهو الأمر بالمعروف والنهي عن المنكر. خواي قورو مهربان سبحانه وتعالى لقرآن پیرۆزەکەیدا عیبادەتێکی زۆر گەورەی واجب کردووە لەسەر هەموومان. ئەوش فەرمانکردن بە چاکەیە و ڕێگری و قەدەغەکردنە لە خراپە. ئەبێ ئێمەی موسڵمان چاوەڕێی یەک نەکەین، نەڵێین کەس ناچێتە قەبری کەسەوە، نەڵێن کەس بە عەزابی کەس ناسووتێ، بەرێ وەڵڵاهی بە عەزابی خەڵکی تر ئەسووتێی. نەڵێی دەست نەبان کڵاوەکەی سەرتەوە و بابانەی بات. واجبە لەسەر هەموومان بە شێوەیەکی ڕێک و پێک و نەرمونیان کە پێغەمبەرە فەرمی عەلەیهی السەڵاتو وەسسەلام: بەلیغوا عنی وەلەو ئایە، ئەگەر ئایەتێکتان زانیوە دەربارەی من بیگەێنن بە خەڵکی، لە ناو یەکتریدا، لە مەسئولەوە، لە حاکمەوە، لە دەسەڵاتدارەوە، لە ڕئیسی حکومەتەوە، هەتاوەکو خوارەوە، کەس شەرم لە کەس نەکات، بە شێوەیەکی جوان نەسیحەتی بکەی، ئەمری پێ بکەی بە چاکە. ئەگەر لە ناو تاوان و خراپەیە غەرق بووە و ظالمە، دەستی بگرە، ئەوە تۆ ئینسانێکی دڵسۆزی بوو. ئەو قەدەغەی لێ بکە، ڕێگری لێ بکە لە خراپە. والمعروف هو أن تعرفه النفس من الخير وتطمئن إليه، وصاحبهما في الدنيا معروفا. وقيل ما يستحسن من الأفعال والمرسلات عرفا، أي أرسلت بالمعروف والإحسان. والمنكر خلاف المعروف، وكل ما قبحه الشرع وحرمه وكرهه فهو منكر. عرف چاکە ئەوەیە کە خەڵکی مسلمانان هەمویان بە چاکەی دابنن، کە لە لای خوای گەورە و میهرەبان ئەو شتە چاک بێت، فەرمانی پێکرد بێت، ئیزنی دابێت. و منکرش ئەوەیە کە شەرع حرامی کردووە، کە شەرع مەکروهی کردووە، ئەوە منکەرە، کە شەرع بە منکەری داناوە. وقال النووي رحمه الله: اعلم أن الأمر بالمعروف والنهي عن المنكر
قد ضيع أكثره من أزمان متطاولة ولم يبق منه في هذه الأزمان إلا رسوم قليلة جدا. إمام النووي رحمة خوای لێبێ لە سەردەمی خۆیدا ئەیفەرموو ئەم واجبە گەورەیە بەڕاستی زۆر کەم بووە لە ناومانە. ئەگەر ئەو لەو سەردەمەوا بڵێت ئەبێ لەم سەردەمە ئێمە چی بکەین؟ ئەمر بە چاکە و نەهی لە خراپە. ئەگەر ئێمە هەتا وەکو ئەمر بە چاکە بکەین نەهی لە خراپە بکەین ئەو ئایەتە شمولمانەکە. بۆیە ئەگەر وازمان لە ئەمر بە چاکە و نەهی لە خراپەکردن هاورد ئەو کاتە ڕیبا زۆرە بێت، ئەو کاتە زینا زۆرە بێت، بازاڕەکان پڕە بن لە ئافرەتی ڕوت و قوت و عارەقە خوڕێتەوە لە ناو بازاڕەکان و لەبان شاریعەکان. لە ناو دەوڵەتی مسلمانە واز لە نوێژ ئەهێنرێت، سیلەی ڕەحم قەتع کرێت و نیفاق زۆرە بێت و بەرەڵایی زۆرە بێت و خراپە زۆرە بێت. زەرەری هەیە بۆ سەر مجتەمەع، بۆ سەر وڵاتش ئەگەر بێت و ئێمە واز لە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە بێنین. و گەورەترین ئەمر بە چاکە ئەوەیە ئەمر بە تەوحید بکەین، بە خەڵکی بڵێن ئەی خەڵکی نەخوا بپەرستە بە تاک و تەنها. کەسێکمان بینی هاواری کردە غەیری خوا ئاگداری بکەینەوە، بڵێن هاواری پێ مەکە. هاوارکردن بۆ خوایە عیبادەتە. هاوار مەکە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم، هاوار مەکە بە مەلائیکە، هاوار مەکە بە پیاوچاک، هاوار مەکە بە قەبر و دار. حیوان بۆ کەس سەر مەبڕە، سوێن مەخۆ ئیلا بەخوا نەبێت، لە کەس مەترسە لەخوا نەبێت، ڕجا و ئومێد و تەوەکولت هەر بەخوا بێت، بە کەسی تر نەبێت. گەورەترین ئەمر بە چاکە کە پێغەمبەران خوای گەورە و میهرەبان ناردیانی بۆ قەومەکەی ئەمرکردنە بە تەوحید، ئەمرکردنە بە سنەت، بە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. چونکە زەمانێک تێتە سەر ئومەتەیە ئەگەر کەسێک بە خەڵکی بڵێ کاکە ئەوە سنەتە ئەوەی تۆ ئەیکەی بیدعەیە، پێی ئەڵێن نەوەڵا ئەمە بیدعەی هاوردووە، گەرەکێتی واز لە سنەتەکە بێنین. ئاوای لێ دێ. بۆچی؟ لەبەرەوەی عیلم کەمە بێت، و عیلم کاتێک کەمە بێت عولەماکان ئەمرن کە عولەما مردن کە زانایان وەفاتیان کرد، عیلم کەمە بێت. چەند کەسانێک ئەبن بەسەری ضەلالەت خەڵکی پرسیاری لێکا، ئەوش لەخوا ناترسێ، وڵامی پرسیارە داتەوە بەبێ عیلم بەبێ بەڵگە. خۆی گومڕایە و خەڵکش گومڕاکە، خۆی لە ڕێگا دەرچووە و خەڵکش لە ڕێگا دەرەکە. بۆیە بەنەمانی عولەما عیلم کەمە بێ و خەڵکی تووشی جەهالەتە بێت. و ئەگەر وازمان هاورد لە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە، بەڕاستی تاوان زۆرە بێت، زوڵم زۆرە بێت، ئاشوب و ئاژاوە زۆرە بێت. بۆیە خوای گەورە و میهرەبانە فەرمێت کە ئێمە وازمان لە وەزیفەتە هاوردووە، ئەو کردارەی خۆمان هاوردووە کە ئەمر بە چاکە و نەهی لە خراپەیە. خوای گەورە و میهرەبانە فەرمێت كنتم خەیڕە ئومەتین ئوخریجەت للناس، ئێوە باشترین ئومەت بووتان کە بۆ خەڵکی دەرچووتان، کە خەڵکی بانگەوازەکەن. بۆچی ئێمە خەیڕە ئومەت بوومان؟ كنتم خەیڕە ئومەتین ئوخریجەت للناس. لەبەرچی ئێمە خەیڕ ئومەتین، لەبەرچی ئێمە چاکترین ئومەتین کە دەرچوومانە بۆ خەڵک، لەبەرەوەی تەأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله. ئەمر بە چاکە ئەکەن، ڕێگری ئەکەن لە خراپە، ئیمان ئەهێنن بە خوای پەروەردگار. خوای پەروەردگار ئەمر بە چاکە و نەهی لە خراپەی خستە پێش ئیمان بەخواوە، قەڕنی کرد پێکەوە، باسیانی کرد ئەوەڵجا باسی ئەمر بە چاکە و نەهی لە خراپە، ئەمجا کە فەرمی وتؤمنون بالله. وخوای گەورە میهرەبانە فەرمێت والعصر إن الإنسان لفي خسر. سوێن ئەخوا بە زەمانە خوای گەورە و میهرەبان کە ئینسانەکان هەمووی لە خەسارەت مەندن، إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. إلا مەگەر ئەوانە نەچنە جەهەنمەوە کە لە خەسارەت مەندانە بن، کە ئیمانیان هاوردووە بەخوای تاک و تەنها و کردەوەی چاکەیان کردووە، وتواصوا بالحق و ئەمر بە چاکە ئەکەن و نەهی لە خراپە ئەکەن. لە دوای ئەمر بە چاکە و نەهی لە خراپە تووشی سەغڵەتیە بی، تووشی قسەی ناخۆشە بی، چونکە
ولكن أكثركم للحق كارهون زۆر بەی خەڵکی دەربارەی حەقی پێ ناخۆشە پێی ئەڵێ ئەوە مەکە پێی ناخۆشە وتواصوا بالحق وتواصوا بالصبر وإذ قال لقمان لابنه وهو يعظه لدواي ئامۆژگاریەکان یەکێ لەناو ئامۆژگاریەکان ئەوەیە